بە پێی داتاوردە فەلەکیەکان چاوەڕوان دەکرێت ڕۆژی 25 ئەم مانگە دیاردەی گەردوونی خۆرگیرانی نیمچەیی لە بەشێکی جیهان ڕووبدات کە لە عێراق و هەرێمی کوردستانیش بەدی دەکرێت. دیاردەی خۆرگیران دیاردەیەکی زۆر ئاسایی فەلەکیە، یعنی بە شێوازی سروشتی ڕوویە و تقریباً مانگیران و خۆرگیران بە تێکڕایی ینی بڵێن 7 جار لەوانەیە لە ساڵێکا ڕووبە، ینی ماگزیمۆم 4 جار خۆرگیران یان مانگیران ڕوایە، بەس کەمترین 2 جار هەر ڕوایە، بەڵام لەوانەیە مەسەرە و خۆرگیرانە یا مانگیرانە ڕووبە ئێمە نەیبینی لە شوێنێکی تریا زەویە ببینرێ، مەسەرە بۆ نمونە خۆرگیرانە شەوە تۆ خۆر نابینی، بەس خۆرگیرانەکە ڕووادا مانگەکەوێتە بینی خۆر زەوی بە سێبەرەکەی ئەکەوێتە ئەم منتەقەی. دیاردەکە کاتێک ڕوودەدات کە خۆر و زەوی و مانگ دەکەونە سەر یەکێڵی ڕاست و مانگ دەکەوێتە نێوان خۆر و زەوی، بەمەش مانگ ڕێگە لە تیشکی خۆر دەگرێت بگاتە سەرزەوی، دیاردەی خۆرگیران ڕوودەدات و زەوی تاریک دەبێت. چاوەڕوان دەکرێت لە دوای سەعات 1 دیاردەکە ڕووبدات و لە 2:25 خولەکیش بگاتە لووتکە و لە دوای سەعات 3:30 خولەک کۆتایی پێبێت. دیاردەی خۆرگیران لەسەر بەشێک لە هاوڵاتیان چەندین کاریگەری جێدەهێڵێت، ئەو کاریگەریانەش وەک شێواندنی دەروون و بینایی چاوەکانە بە بڕوای پزیشکان و پسپۆڕانی چاو. نابێت لە کاتی دیاردەی خۆرگیراندا ڕاستەوخۆ سەیری خۆر بکرێت لەبەر ئەوەی کاریگەری ئەبێت لەسەر تۆڕی چاو کە ڕەنگە ببێتە هۆی کێربوون بۆ ماوەی 6 مانگ یان زیاتر، کە هەندێک جار دەبێتە هۆی کێربوونی هەمیشەیی. بە ڕۆژانی ئاسایی ناتوانین سیر خۆر هەتاوکەی لەبەرەوەی ڕووناکیەکەی زۆر بەهێزە، بەڵام لە کاتی خۆرگیرانە ڕووناکیەکەی کەمە بێتەوە، بەڵام زیانەکەی وەکو خۆی ئەمێنێتەوە لەبەرەوەی ئەو تیشکی سەر و بنەوەشانی کە لەناو تشکی هەتاوە هەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەیا بەرخانەکانی تۆڕی چاوەکەی وەکو کاتی ئاسایی نییە بەر دەور پشتەکەمان بکەوێت و پشکێتەوە بێتە ناو چاوەکە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆیای لە خانە ڕەنگیەکانی تۆڕی چاو ئەبێتە هۆی زیانکەوتن لەو خانە ڕەنگیانە و لەوانێت بێتە هۆی کێربوون. 150 ئەو نەخۆشانە لەوانێت دوای 6 مان اینجا بینینان بۆ بگەڕێتەوە، 150کەی تر بەشێکیان هەر بینێنان بۆ ناگرێتەوە بە هیچ شێوازێک بەهۆی زیانکەوتن بۆ خانە ڕەنگیانەی تۆڕی چاوە. دیاردەی خۆرگیران و مانگیران ساڵانە چەندین جار ڕوودەدەن. دیاردەی خۆرگیران زیاتر هەستی پێدەکرێت بەراورد بە مانگیران بەهۆی تاریکبوونی زەوی لە ڕۆژدا، ئەمە لە کاتێکدا کە کەشوهەوا لەبار بێت، بەڵام ئەگەر کەشوهەوا بارانەوی و ئاسمان هەور بێت ئەوە کەمتر هەست با دیاردەی خۆرگیرانیش دەکرێت کە 3 جۆر لە خۆرگیران هەیە، ئەوانیش نیمچەیی و ئەڵقەیی و تەواو. دیاردەی خۆرگیرانیش جگە لە کاریگەری تێکدانی دەرونی و بینایی چاوەکان هیچ کاریگەریەکی دیکەی لەسەر ژیان و کەشوهەوا و جوڵەی زەوی و گەردوون و ڕووداوەکانی داهاتوو نییە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.